چۆن ئێمە فێربوونێکی بە چێژمان هەبێت. سەرەتا پێم خۆشە بە دوو پرسیار دەست پێ بکەم. چەند یەکێک لە ئێوە تا ئێستا ئەزموونێکی کردووە، ئەزموونی ئەوەی کردووە کە جارێک فێری شتێک بووە و هەستی کردووە زۆر بە ئاسانی شتەکەی بیر کەوتوەتەوە، هەستی کردووە کە کاتێ ئێوە شتەکە بیری خۆی بخاتەوە لە هەموو لایەکەوە شتەکان ئەزانێ بە تەواوەتی زاڵ بوو بەسەر بابەتەکەی. ئەگەر با دەست بیبینم باشە، زۆر سپاس. پرسیاری دووەمم، چەند کەس لە ئێوە ئەزموونی فێربوونێکی کردووە کە لە کاتی فێربوونەکەیە، لە کاتی ئەوەی کە شت فێر ئەبێ، هەستی کردو زۆر مرتاحە، زۆر بە ئاسانی فێرە بێ، بە تەواوەتی مشکی کراوەیە بۆ هەموو شتانی کە تێگا ئەوەی کە ئەیبیستێ خێرا فێرە بێ. دووبارە بیبینم. زۆر باشە، سپاس. بۆ ئەوەی ئێمە تێبگەین کە چۆن فێرە بین، چۆن باشتر فێر بین، یەکەم ڕێگەکە بیگرینە بەر ئەوەیە کە بزانین خودی مێشک چۆن ئیشەکات، ستراکچەر و پێکهاتەی مێشکی ئێمە چۆنە. باشە، ئەگەر یارمەتی بن و هەستنەوە سەر پێ ئەزێر نەبێ. زۆر سپاس. بارێکێک لە ئێوە دەستی خۆی بەم جۆرە بگرێ. باشە، ئەگەر هەموو ئەندامێکی لەشی ئێمە لە چی پێکاتوە؟ خانە. بەم جۆرە ئەگەر بە هەمان شێوە مێشکی ئێمەش لە خانە پێکاتوە. دەیبنێ کە ئەگەر دەستی تۆ خانەیەک بێت لە خانەکانی مێشک، چونکە شکڵەکەی بەم جۆرەیە، ناولەپی دەستە ئەبێ بە لەشی خانەکە، پەنجەکان ئەبێ بە لقوپۆپەکانی دەندرایت، و دەستێ ئەبێ بە ئەگزۆن. ئیشی ئەمە چییە؟ هەر چالاکیەک، هەر بیرۆکەیەک، هەر بیرکردنەوەیەک، هەر ئەکتیڤیتیەکە تۆ ئیکەی ئیشی بەم خانەیە هەیە. معلومات زانیاری لە پەنجەکانتەوە لە لقوپۆپەکانەوە کە پێیان وتر دەندرایت تێپەڕ ئەبێ بۆ لەشە خانەکە، دوای ئەوە بە ئەگزۆنەکە و ئەچێ بۆ خانەیەکی تر. باشە؟ زۆر سپاس، فەرموون. گرنگی ئەمە لە چیایە؟ کاتێک کە ئێمە فێر ئەبین، سەرەتا شتێکمان بیستووە، سەرەتا شتێک ئەبینین، یەکسەر زنجیرەیەک لە مێشکی ئێمە ئاکتیڤە بێ، زنجیرەیەک لە خانە. ئەم زنجیرە خانەیە ئەو شتێت بیرەخاتەوە کە فێری ئەبیت. بۆیە ئەگەر هاتوو بە جۆرێکی سترۆنگ و بە جۆرێک فێر ببی کە لە کۆمەڵێک لاوە فێری شتەکان ببی، ئەو کاتە دوو خانەکە ئاکتیڤی کردووە پێشتر، چالاکی کردووە، پەیوەندیەک لە نێوانیانە دروستە بێ، وەک ئەوەی کە لقوپۆپەکانی خانەیەکی تر زیاتر و بە بەهێزتر ئەنووسن بە ئەگزۆنی خانەکی پێشووترەوە، و ئەگەریش پێشووتر نەنووسابن، ئێستا پەیوەندیەک لە نێوانیانە دروستە بێ، وەک لە ڕسمەکە هەتیارە. باش، ئەمە بەشی یەکەمی کە پێویست بوو. بەشێکی تر کە پێویستە لە مێشک تێبگەین ناوچەیەکە پێی وترێ هیپۆکامپس. هیپۆکامپس وشەیەکی گریکە، یعنی چی؟ یعنی ئەسپی دەریا، وەکو وێنەکە دیارە، شکڵک لەبەرەوەی شکڵەکەی بەو جۆرەیە، بەو جۆرە ناویانناوە. ئەم بەشە لەو کەسانەیە کە نەخۆشیە کێشەیەکیانە بێت و ئەم بەشەی مێشکیان ئیش ناکات، سەیرەکەن دواتر ئەتوانن تێبگەن لە شتەکان، کێشەیان نیە، بەڵام شتەکانیان بیرەچێتەوە، ناتوانن بە شێوەیەکی ماوە درێژ معلوماتەکە خەزن بکەن. و گرنگترین بەشیش چالاکی ژیانیش بۆ ئەوەی کە ئەم بەشە بەباشی ئیش بکات چییە؟ خەوتنێکی ئیسراحەت، یعنی گود سلیپ زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانین ئەو معلوماتی لە ڕۆژەکەیە خەزنی کردووە تاو کۆنسۆلیدیشن ببێت و لە مێشتا چەسب ببێت. باش، کاتە یەکێک لە پۆینتە گرنگەکان کە فێر ببین لە فێربوونە ئەنجامی بێین چییە؟ ئەوەیە کە تێبگەین لەوەی مێشکمان بە شێوەی نێتوۆرکێکی شەکات، یعنی شتەکان زنجیرەیەک نییە و تەنها، بەڵکو بە شێوەی نێتوۆرکە، کەواتە کاتێک کە شتێکی تازە فێر ئەبی، بۆ ئەوی بتەوێ بیرکەوێتەوە ئەبێت ئەو پەڕی ژماری خانە چالاکی لە مێشکت بۆ ئەوەی دواتر بە ئاسانی بیرکەوێتەوە، وەکو ئەوەی کە تۆڕێک لە خانەکان کە چالاکی کرد دواتر ئاسان بیرەکەوێتەوە. یعنی بۆ نمونە فێری زمانێکە بی، هەوڵ بە لەم زمانە بخوێنەرەوە، لە تەلەڤیزۆن گوێی لێ بگرە، باشە، لەگەڵ هاوڕەکانی قسەی لەسەر بکە، و بۆ هەموو جۆرەکانی تر، بۆ هەر زانیاریکی کە کاتێک لە چەند لایەکەوە فێری شتەکە بی، ئاسانتر بیرەکەوێتەوە. کاتێک هەوڵەی بە وردکاری سەرەتا بیبینی، دواتر بیگ پیکچەرەکە وێنە گەورەکە ئەبینی، ئەو کاتە ستراکچەرێک دروستە بێ لە مێشکێ بە شێوەی نێتوۆرکێک، و یارمەتیت ئەیە لە وەبیرهێنانەوەیە. باش،
یەکێکی تر لە تووڵە گرنگەکان لە کەرەستە گرنگەکانی فێربوون چییە؟ تەرکیزە، فۆکەسین، تەرکیزیش لێ ئێمە لەوانەیە بیست بێتان یاخود وت بێتان من تەرکیزم نییە، تەرکیزم بۆ ناکرێت. ڕاستێکی مێشک بەو جۆرە ئیش ناکات، یعنی ناکرێت تەرکیزن نەبێت، تەنها ڕێگەیەکی تر هەیە تۆ تەرکیزت بڵاو بۆتەوە، یعنی لەسەر دووشت مێشکی ئیشەکات وەکو ئەم ئەو تەرکیزی هەیە بەڵام تەرکیزی لای مامۆستاکە نییە، بۆیە یعنی وانەکەی ئاگادێ نییە. چارەسەرەکە چییە؟ ڕاست نییە بڵێ تەرکیزم نییە، ئەبێ بڵێ تەرکیزم لەکوێیە، تەرکیزم لە لای چییە، چۆن تەرکیزم لەسەر ئەمە بێ کە خەریکی. کاتە focus on what you are doing now، بیرکەرەوە لەسەر ئەو شتێک کە ئەیکەی، تەرکیز لەسەر ئەویان زیاتر بکە. باش، ئەوەی ئێستا تێگەشتین ئەوەیە ئەگەر هاتوو بابەتێکمان هەبوو هەوڵبین لە چەند لایەکەوە بیبینین، یارمەتیمان ئەیە لە فێربوونی بابەتەکەیە و ئاسانتر بیرەکەوێتەوە، هەوڵ بە وێنەکە بە گەورەتری ببینی و دواتر بڕۆ لەسەر بەشەکانی ئەوەی کە ستراکچەری ئەو ئیلمەی ئەو زانستەی کە فێرەبی پێکهاتەکانی چییە. لایەنێکی تری گرنگ بەشێکمان هەیە، زنجیرەیەک پاسوەیەکمان هەیە لە مێشک، زنجیرەیەک پێوترێت ریوارد پاثوەی، ریوارد سیستم. ریوارد یعنی چی؟ ئەمە بەشێکی زۆر سەرەتایی مێشکە کە لە مێشکی ئێمە وەکو مرۆڤ و بەشی گیاندارەکانی تریش بە هەمان شێوە بوونی هەیە. ئیشی ئەم بەشە چییە؟ ئەوەیە کە پێت ئەڵێ فڵان شت خۆشە بیکە، فڵان شت ناخۆشە لێ دوورکەرەوە، کاتی خۆی بەکارمانهێنا کە خواردن شتێکی خۆشە بیکە، ئەگەر شێرێک بەرەو ڕوود هات ئەتخوا خراپە ڕاکە. ئەپلیکیشن و بەکارهێنانی ئەمە لە ژیانی مۆدرنە زۆر گرنگە لە فێربوونە، چونکە دوو جۆرە کەسایەتیمان هەیە. کەسایەتیەک ئەم سیستمە بەکارهێنێ بۆی کە فێربوون شتێکی خۆشە بەرەو ڕووی ئەڕوات، سیستمێکی تر کەسێکی ترمان هەیە کاتێک کە فێربوون هەلێکی فێربوونی هەیە یان پێویستی بە فێربوون هەیە هەست بە ناخۆشی ئەکات. اینجا کێشەکە چییە؟ لەبەرەوەی ئەمە ستراکچەرێکی زۆر قوڵە لە مێشک، کاریگەری ئەو لەسەر بیهیڤێر و هەڵسوکەوت زۆر گەورەترە وەک لە کاریگەری بەشی پێشەوەی مێشک، چونکە ئەمە بە هەست ئیشەکات و هەستیش ڕاستەوخۆ پەیوەندی هەیە لەگەڵ بیهیڤێر و هەڵسوکەوت. بۆیە ئەگەر ئەتەوێت فێربوون و ئەزمموی فێربوونت خۆشتر و بەچێشترکەی وە زیاتر ئەفێکتیڤ و کاریگەرتر بێت، پێویستە چی بکەیت؟ هەوڵ بە ئەم سیستمە بە جۆرێ بەکاربێنە کە چێژبەخش بێت لە کاتی فێربوونەکانە. بە هەمان شێوە هەمان سیستمە کە بەکار ئەهێنرێت ینی ئیشەکات لە کەسانی ئەدیکتیڤ و مودمین، ینی بۆچی موادێک بەکارهێنن؟ لەبەرەوەی ئەم سیستمە چالاکە بێت، هەستێکی خۆشیان پێیات، بەڵام هەڵبەت ئەوە شێوەیەکی تەندروست نییە و دواتر مودمینیانەکات و کێشەی هەیە. بەڵام ئەمە لە سروشتیش بە وەرزشکردن بە چالاکیەکی چێژبەخش بە فێربوون ئەتوانی هەمان سیستم بە شێوەیەکی بەسوود بەکار بهێنی و ئیسفادەی لێ بکەیت. بۆ ئەوەی ئەوە بکەیت پێویستە دوو ڕێگە هەیە، یەکێکیان ئەتوانی خودی مێشک توانای کاریگەر و گۆڕانی خۆی هەیە لەبەرەوەی نیۆرۆپلاستیسیتیمان هەیە، ئەمە یەکەمیان. دووەمیان کاتەی یەکەم ئەتوانی بە خۆت بڵێ حەزم لەوەیە کە فێری ئەبم، من دڵخۆشم لەوەی کە فێری ئەبم، ینی ئەفرمیشن بە خۆت بگەین. دووەمیان ئەوەیە کە بە خۆتی بسەلمێنە کە فێربوون چێژبەخشە. کاتێک کە فێر ئەبی بی لەو بکەرەوە کە دوای ئەوەی فێربووی چ دەستکەوتێکی، ئەگەر ئەم زمانە بزانی چ شتانێک دەستە ئەکەوە باشە. یان هەوڵ بە فێربوونەکانی جۆرا جۆر بکە بەوەی کە لەگەڵ هاوڕێکانت فێر ببی، ئەگەر حەزی لێرە نییە شوێنەکەت پێ ناخۆشە لە شوێنێکی خۆش دابنیشە، هەنێ خواردن بهێنە لە لای خۆت بۆەوەی ئاکتیڤ و چالاکتر ببیت، یعنی هەوڵ بەش خوێندنەکان جۆرا جۆر بکە. ئەم سیستما زۆربەی ئیشەکانی ئێستا کە لەسەر فێربوون و چۆن فێربوون باشتر بکەین لە دنیا ئەکرێت، ئیش لەسەر ئەم سیستمە زۆرەکرێ. باش، کۆتاشتم ئەوەیە کە ئێمە ڕاهاتوین چەند کەس لێوە بیستویەتی ئێمە لە سایدەی مێشکمان نەتوانین بەکاربێنی وەکو مرۆڤ. چەند کەس بیستویەتی؟ باش، ڕاستیەکەی بۆ ئەوەی مرۆڤێکی ئاسایی ژیانێکی ئاسایی هەبێت زیاتر لە سایدەی مێشکی بەکارهێنێ. بگرە لە 100% مێشکی ئەبێ بەکاربێنی بۆ ئەوەی بتوانی بژیت هەموو چالاکیەکانی ڕۆژانە.
بۆ چونکە هەموو بەشەکانی مێشک هەرێکی و پەیوەندی بە شتێکەوە هەیە لەبەر ئەوە کاتێک کە تۆ شتێکەکەی چالاکیەکەی لە سەدەسەدی مێشکێ بە دڵنیایەوە بەکارهێنی بەڵام ئەم مەسەد چییە ئەم بۆچی ئێمەوە ئاڵێن لەبەر ئەوەی هەر وەکو ئەوەی کە کەسێک ماسوولکەیەکی هەیە تۆ ئەم ماسوولکەیە ئێستا هێزێکی هەیە بەڵام ئەگەر مانگێک چەند مانگێک بەردەوام بیت لە تەمرینکردن دواتر هێزێکی زیاترە هەیە وایە مێشکیش فینۆمنایەکی هەیە پێی وترێت نیۆرۆپلاستیسیتی و ئەوەی کە پێشووتر باسم کرد کاتێ فێری شتێک ئەبیت ژمارەی پەیوەندی و کۆنێکشنەکانی نێوان خانەکان زیادکە بەم جۆرەش ئاسانتر فێرەبی و زووتر شتەکانی بیرەکەوێتەوە ئەگەر کەواتە ئێمە پۆتەنشیەڵی ینی وزەی شاراوەی مێشک زۆر لەوە زیاترەکە ئێمە بەکاری ئەهێنین بەڵام هەر ڕۆژێک هەر چالاکیەکەکەی لە سەدەسەدی مێشکێ بەکارەهێنی کۆتاشت پێم خۆشە لە ئەزمموی ئایندەی خۆتانات کە فێری شتێک ئەبنیان ئەتانەوێت فێری شتێک بن چەند پرسیارێک لە خۆت بکە یەکەم چۆن ئەمە فێر ببن بە جۆرێک کە دواتر ڕیکۆڵ و وەبیرهێنانەوەی ئاسان بێت دوای ئەوە بیر لەوە بکەرەوە کە چۆن فێربوونەکەت بەچێش بکەیت چۆن هەوڵ بێ ئەزمموونێکی بەچێژی فێربوونە هەبە چونکە کاتێک کە پرسیار ئەەکەیت خودی پرسیارەکان خۆیان بیرۆکەکانی بۆ ئەهێنن زۆر سپاس